6 مانگە بڕیاری پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران لەلایەن حکوومەت هێرێمی کوردستانەوە دەرچووە، بەڵام تا ئێستا دیار نییە کەی لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکانی هێرێمی کوردستان کۆ دەبێتەوە و هیچ هەنگاوێکیش نەندراوە بۆ پێداچوونەوە بە پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. وتەبێژی حکوومەت هێرێمی کوردستان ڕایدەگەێنێت دابەشکردن و پێداچوونەوە با سیستەمی پاشەکەوتکردنی موچە پەیوەندی با ڕێژەی داهاتوو ئەو بڕەپارەوەی هەیە کە لەلایەن حکوومەتەوە دەستی دەکەوێت. بەشێک لەو کۆبوونەوە پێداچوونەوەی دوا کۆبوونەوەیە کە چکرایە چ گۆڕانکاریەک هاتە پێش و لە ڕووی داراییەوە لە ڕووی داهاتەوە چه هاتە دەستی وەزارەتی سامانە سروشتەکان و وەزارەتی دارایی لەبەر ڕۆشنایی ئەو راپۆرتە لیژنەکە هەنگاوی خۆی داوێژی چن بەرام بەردابەشکردن یاخود بەرامبەر پێداچوونەوە ئیتر ڕێژەی داهات حکم دەدا لەسەرەوەی کە بە چ شێوەیەک پێداچوونەوە بە خشتەی موچەکان بکرێتن. لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان موچەخۆران لە چاوەڕوانی بڕیارێکی حکوومەتن تا پێداچوونەوە بە بڕی ئەو پاشەکەوتە بکات کە ماگانە لە موچەکانیان دەجێڕدرێتەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت پێویستە شەفافیت لە داهات و بڕی هەناردەکردنی نەوت و فرۆشتنەکەی هەبێتن و حکوومەتیش لە هەوڵی پێداچوونەوە بە پاشەکەوتی موچەی فەرمانبەران دابێت. بەداخەوە ئێمە ئێستا هاوشێوەی ئەگەر بەراوردیکەین بە 2 مانگ لەمە بەر نرخی نەوت نزیکەی 2 هێندە بەرز بۆتەوە، بەڵام نەمانتوانیوە لە 140 موچەی فەرمانبەرانمان دابینکەین کەواتە بەشێکی کێشەکە لە سیاسەتی دارایی حکوومەت هێرێمی کوردستانە. بەهۆی دابەزینی نرخی نەوت و سەرهەڵدانی قەیرانی دارایی حکوومەت هێرێمی کوردستان بڕیاری داخەرجیەکانی کەم بکاتەوە و بەشێک لە موچەی فەرمانبەرانیش وەک پاشەکەوت لای خۆی بمێنێتەوە. بەوتەی شارەزانی بواری دارایش بەرزبوونەوەی نرخی نەوت فشار لەسەر حکوومەت دروست دەکات بۆ کەمکردنەوە نێشتنی بڕی پاشەکەوتی موچە چونکە نرخی نەوت ڕۆژ لە دوای ڕۆژ بەرز دەبێتەوە. قارەمانجەوەر، کورسات نیوز، هەولێر.